سڵاوتان لێ بەڕێزان لەم ڤیدیۆدا مەبەستمانە ئاشناتان کەم بە زاراوەی سایتێشن. سایتێشن واتە ئیستینادکردن یاخود نەقلی قەولکردن لە زانایەکی پێشووتر کە بەرهەمێکی بڵاوکردوێتەوە. لێرەدا نەقلە قەولی ئیسحاق نیوتن هەیە کە لە ساڵی 1675 لە نامەیەکدا دەڵێت من توانیم زیاتر ببینیم بەهۆی ئەوەی کە لەسەر شانی زەبەلاحەکانەوە سێری دنیام کرد. ئەومان پێدەگەێنێت کە تەنانەت ئیسحاق نیوتنیش سوودی لە سەرچاوەکانی ڕابردووی خۆی وەرگرتووە و توانیویەتی تیۆریەک دابێنێت کە لەسەر زانستی پێشووتری خۆی بنیادنرابوو. بە شێوەیەکی گشتی سایتێشن بەهۆی خۆپاراستنە لە پلەیجاریزم. بەهۆی ئاماژەکردن بە سەرچاوەکانی ڕابردوو ئێمە خۆمان لە پلەیجاریزم دەپارێزین. بە شێوەیەکی گشتی لە جیهاندا ستایلێکی زۆر بۆ سایتێشن هەیە. بۆ ئەگەر لە گوگڵ سکۆلار سێرچێک بکەن تێبینی دەکەین کە بەهۆی داگرتنی ئەم دوو فارزەیەوە مەجموعەیەک ستایلی جیاوازی سایتێشنمان بێدات کە بەکارهێنانێکی گشتی هەیە لە دنیادا وەکو MLA، APA، شیکاگۆ، هاروارد و چەندین و چەندان ستایلی تر کە بەپێی ئەو بڵاوکراوەی کە ئێوە شتی بۆ دەنێرن داواتان لێرەکا کە لەسەر ئەم ستایلە دەریبێن. بۆنە لەو چەند نمونەیەکی ئێستا لە بەرچاوتانە هەروەک تێبین دەکەن نووسەرەکان ساڵی بڵاوکراوەکان و فۆرمە نووسینی بڕگەکان جیاوازن. بۆنە ئێنۆد یەکێک لەو پرۆگرامانەیە کە بەکاردەهێنرێت بۆ سایتێشنکردن و دەتوانن لە سایتی ئێنۆددا 6,000 ستایلی جیاواز داونلۆد بکەن کە لە جۆرناڵێک بۆ جۆرناڵەکە شێوەیان جیاوازە. بەڵام شتێکە کە پێویستە ئاگادار بین ئەوەیە کە هەندێک سەرچاوە هەیە زەعیف و هەندێک سەرچاویش پۆلێن کراون بە سەرچاوی بەقووەت. بەم هۆیشەوە هەندێک دادابێسی گەورە وەکو سکۆپاس، کلاریڤێت دامەزراون کە ئەم سەرچاوانە لێک جیا بکەنەوە. بۆیە پێش ئەوەی کە سەرچاوەیەک بەکاربێنن پێویستە ئاگادار بن کە سەرچاوەکە بەقووەتە. ئەمەش زۆر جار بەهۆی گوگڵ سکۆلار و دەردەکەوێت یاخود بە سەرکردنێکی خێرای سایتێشنەکان دەتوان بزانن کە ئەم سەرچاوەیە زۆر بەکات هاتووەوە کەواتە ئەم سەرچاوەیە قووەتی ئەوەی هەیە کە ئێوەش بەکاری بێننەوە. بەڵام ئەگەر هاتوو لە ماوەیەکی زەمەنی زۆردا سەرچاوەکە سایت نەکرا یاخود سایتێشنەکانی زۆر کەم بوو بۆی ئێوە پێویستە خۆی لێ پارێزن. لێرەدا پێویستە چەند زانیارێکی ترتان بدەینە لە گەڕانەکانی گوگڵ سکۆلار. یەکێک لە خزمەتگوزارانە ئەو دوو فارزەیە کە بەداگرتنی چەند شێوەیەکی ستانداردتان دەداتێ یاخود ئەگەر یەکێک لەو پرۆگرامانی خوارەوە بەکاربێنن دەتوانن پاش داگرتنی هەرێک لەمانە ستایلەکە داونلۆد دەبێ و پاشان بە کلیککردن لەسەری داخلی پرۆگرامەکەتان دەبێت و بە ئاسانی دەتوانن سوودی لێ وەربگرن. یەکێکە لەو زانیارانە بریتێ لە ژمارەی سایتێشنکردنەکان کە و بێگومان ئەمەش ئیعتباری ئەم سەرچاوێتان بۆ دەردەخات و ئەگەر هات و کلیکتان کە لەسەر ئەم نووسراوە ئەو سەرچاوانەی کە سوودیان لەم سەرچاوەیە وەرگرتوێتەوە بۆتان دەردەخات. یەکێک کە لە خزمەتگوزارەکانی گوگڵ سکۆلار ڕێگەپێدانی دروستکردنی ئەکاونت بە کەسە ئەکادمیەکانە. بۆ هەروەک تێبین دەکەن ئەم توێژەرانە ئەکاونتیان دروست کردووە لە گوگڵ سکۆلار و بە کلیکردن لەسەر ناویان دەتوانن ئەکاونتی کەسەکە ببیننەوە و ئەو بڵاوکراوانێک کە هەی بووە بە پێی ژمارە سایتێشن و بە پێی ساڵەکەش دەتوانن بە ئارزوو خۆتان ڕیزبەندەکە بگۆڕن. وەروە لە لای دەستی ڕاست ژمارەی سایتێشنەکان H-index کە ڤیدیۆیەکمان پێشووتر لەسەر ئەمە دروست کرد و I-10 ئیندێکسمان دەداتێ کە بریتیە لە ژمارەی ئەو توێژینەوانەی کە بەلانی کەمەوە 10 جار سایت کراون. وەروە بڕی چالاکی ئەم توێژەرەمان دەداتێ لە 5 ساڵی ڕابردووە تا ئێستا و لە خوارەوەش بە پێی ساڵەکانی چالاکی ئەم توێژەرە بارچاتێکمان دەداتێ. وەروە کۆ ئۆثەرەکان کە لەمەوە پێش لەگەڵ یەک توێژینەوەیان بڵاو کردێتەوە و ئەکاونتیان هەیە لە ناو گوگڵ سکۆلاردا نیشانمان دەدا. یەکێک کە لە سوودەکانی ئەم بارچاتە پێدانی زانیاری لەسەر بڕی چالاکبوونی ئەم بوارەی کە ئەم توێژەرە ئیشی تێدا دەکا دەمانداتێ. ئەگەر هاتوو توێژەرێک سایتێشنەکانی بە شێوەیەکی ئەکسپۆنێنشیال زیادی کرد کەواتە ئەو بمان دەردەخات کە ئەم بوارێک کە ئەم توێژەرە ئیشی تێدا دەکات بوارێکی چالاکە و لە ئێستادا ڕۆغبەتێکی باشی هەیە توێژەرێک کە بە هەمان شێوە دەبینین کە بە شێوەیەکی ئەکسپۆنێنشیاڵی سایتێشنەکانی زیادی کردووە کەواتە ئەم بوارەش کە ئەم بەڕێزە ئیش تێدا دەکات بوارێکی چالاکە. بە هەمان شێوە دەتوانین بەهۆی ئەم بارچاتەوە بڕی چالاکی ئەم
بوارەی کە ئەم توێژەرانە ئیشتیا دەکەن بۆمان دەرکەوێت. هەڵبەت لەو توێژەرانەی کە ئێستا لە دنیادا نەماون لەوانەیە ئەم بابەتە تا ڕادەیەک جیاواز بێ، چونکە زۆرێک لە توێژینەوانەی کە لەمە پێش سایتیان کردوونە لە داتابیسی گوگڵدا نییە و تەنانەت بۆ هەر یەک لە توێژینەوەکانی نووسەرەکانش ئێمە دەتوانین هەمان زانیاری وەرگرین لەو بارچاتەی کە دەمانداتێ. بۆ منە ئەو توێژینەوەی کە لە ساڵ 1935 ئەنیشتاین و دوو زانای تر بڵاویان کردێتەوە تا ئێستاش بابەتێکی ئەکتیڤە و ساڵ بە ساڵ زیاتر و زیاتر سایت دەکرێت. بەڵام بۆ ئەو کەسانەی کە دایان هەوێ بە بەرچاوڕوونی بچنە لای مشتیفەک و ماستەر یا دکتۆرا بخوێنن، پێویستە ئاگادار بن کە زۆرجار ئەگەر کەسێک سایتێشنیشی بەرز بێت لەوانەیە پاش فترەیەک ئەو بوارێکە ئیشی تێدا دەکات وردەوردە بەرەو ناچالاک بوون بڕوات و یا خودی کەسەکە تااقەتی ئیشکردنی نەمابێت و بە هیچ شێوازێک پێشنیار ناکەین کە ماستەر یا دکتۆرا لە لای کەسێک بخوێنن کە نامنەظەمیەک لە بواری سایتێشنەکانیدا هەبێت. بەڵام پێویستە ئەوەش بزانین کە ژمارەی سایتێشنەکان لە داداپیسێکەوە بۆ داتابیسێک کە جیاوازە. بۆ منە لە پرۆفایلی زانکۆی هاروارد گەرێکێک لە نووسەرەکان بە نمونە بێنینەوە وەک ئەم بەڕێزە ژمارەی سایتێشنەکانی هەر وەک تێبین دەکەین نزیکی 183,000 سایتێشنی هەیە لە گوگڵ سکۆلار و لە پرۆفایلەکەشی ئەم شتە دەردەخرێ. بەڵام هەر وەک تێبین دەکەین هەمان نووسەر لە ئەکاونتی ڕیسێرچگەیتەکەیدا ژمارەی سایتێشنەکانی کەمترە و ئەوەش بەهۆی ئەوەیە کە ڕیسێرچگەیت سایتێکی سربەخۆیە و تەنها پشت بەو توێژینەوانە دەبەستێت کە نووسەران بەدەستی خۆیان داخلی دەکەن و ئەوەش زۆر جار بەهۆی ئیهمالی هەندێک لە نووسەران لە داخلکردنی بڵاوکراوەکانیان سایتێشن بۆ ئەو کەسانە ناچێت کە لە ڕفرێنسەکانیان بەکاریان هێناوە و بۆیەش ئەم ژمارەیە زۆر بە جیاوازی دەردەکەوێت. بەڵام ژمارەیەک کە زۆر سیقی پێدەکرێت بریتیە لەو ژمارە سایتێشنی کە لە مندەلی کە سەر بە سکۆپاسە دەمانداتێت کە بۆ ئەم نووسەرە بریتیە لە 107,000 سایتێشن کە ژمارەی سایتێشنەکانی نزیکی 80,000 جیاوازترە و تەنانەت ئیندێکسەکەشی بە ژمارەیەکی بەرچاو جیاوازترە لە ئەو ئیندێکسەی کە لە گوگڵ سکۆلار دەمانداتێ. هۆکارەکەشی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە گوگڵ سکۆلار ئیندێکس گشت جۆرناڵێک دەکات بە پریدێتەری یاخود ئەسیل، بەڵام مندەلی تەنها پشت بەو سایتێشنانە دەبەستێت کە لە بازنەی ئەو جۆرناڵانەی کە بۆ خۆی ئەتراف پێکردوونە بڵاو دەکرێنەوە و بۆیش ئەگەر لە گۆڤارێکی غەیرە سایت بکرێت ئەم سایتێشنە ناچێتە نا ئەم داتابیسەوە و هەروەها زۆر جار ئەم سایتێشنانە سەریعتر بۆ گوگڵ سکۆلار دەگوازێتەوە کە لەوانەیە ماوەکەی کەمتر بێت لە 1 هەفتە. بەڵام لە مندەلیدا بەداخەوە دوای بڵاوبوونەوەی پێیپەرەکە بە ماوەیەکی دوور و درێژتر سایتێشنەکان بۆ نووسەرەکە دێت و ئەوەش دەبێت هۆی ئەوەی کە تاخیرتر ژمارەی سایتێشنەکانی زیاد بکات.